تان دەڵێم دوو جۆر عیبادەتمان هەیە. عیبادەتێکمان هەیە وەکو نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەمانە کە فەرزن لەسەر ژن و پیاو. ئەگەر زەکاتەکە ماڵی دنیای هەبێ و حەجەکەش توانای حەجکردنی هەبێ. دووەمیان ئەن تەعبود الله فيما ئەقامەک، عیبادەتی خوای پەروەردگار بکەی لەو شتەدا کە پێی بەخشیوی. فلكل إنسان عند الله مقام، هەموو مرۆڤێک لە لای خوای گەورە پێگەی خۆی هەیە. بۆ نمونە عیبادەتی دەوڵەمەند بریتە لە بەخشینی ماڵ. ئێستا دەوڵەمەندێک بە چەندەها دەفتەر دۆلاری لەسەر یەکداناوە ڕۆژ تایوارە سبحان الله سبحان الله بە تەسبیح ئەستەغفر الله بکە، ئەو عیبادەتە گەورەتریانەوەی کە بچی یارمەتی فەقیر و هەژارێک بدە. والله عیبادەتی دەوڵەمەند کاکە بریتە لە بەخشین، کە جگە لە زەکاتی شەرعیەکەی هێشتا دەستی تێ بچێ و چەند قەرزارێک ڕزگار کە، کوڕە دوو نەخۆش چارەسەر بکە، گەنجێکدا بمەزرێنە، ماڵ و حاڵێکی بۆ بکە، ئەمە عیبادەتی تۆیە. بەڵام بەخوا دەوڵەمەندمان بینیەوە بە تەسبیح هەر بای دەدا، بەڵام $1 لە دەستی نایەتە دەرەوە. عیبادەتی دەوڵەمەند بریتە لە بەخشینی ماڵەکەی بێجگە لە زەکاتەکەش. عیبادەتی عالم و زانا ئەوە نییە لە گۆشەیەکە بە خۆی دانیشێت تا بەیانی نەخێ و شەو نوێژ بکە، وەرە کتێبێک بنووسە، وەرە وتارێک تۆمارکە، وەرە دوو نەسیحەتی خەڵک بکە، وەرە دوو فەقێ پێ بگەیەنە، مامۆستای قوتابخانەی مامۆستای زانکۆی زیاتر دەرسەکەت ئامادەکات، تەواو جوهدی خۆت بکات کار کە ئەو قوتابەی بەردەستت بانی زانایەکی لێ دەرچێت، بە عیلمێکەوە بڕواتەوە بۆ ماڵەوە، بە زانستێکەوە کۆلێژەکەی و زانکۆکەی تەواوکە، نەک هەر ئەوە ڕۆژەکان بەڕێ بکە. ئەمە عیبادەتی تۆیە، فێرکردنی خەڵک عیلم و زانیاریەکەی فێرکەی. عیبادەتی ئینسانی بەهێز و خاوەن پێگە و پلە ئەوەیە یارمەتی لێ قەوماوێک بدە. تۆ بەڕێوەبەری دایرەیەکی بە ئیمزایەکی تۆ مەزلومێک ڕزگاری دەبێت. بەخوا گەورەترین عیبادەتی ئەوەیە تۆەوەیە شەفاعەت بۆ کەسێکی لێ قەوماو بکەیت، کەسێ هانات بۆ دێنێ، حەقی خوراوە، زاڵم نییە و مەزلومە، ئیشەکە ئیشی ڕەوای خۆیەتی، بەڵام فەقیرە دەمی مردو و نازانە دیفاع لە خۆی بکە، لە تۆ بچۆ دوو کەلیمەی خێری بۆ بڵێ، بڕۆ تەلەفۆنێکی بۆکە بە هەلەو هەلەوێک کاکە ئیشەکەی دەڕوە. ئەو عیبادەتی تۆیە کە پێگەیەکت هەیە، کە ئیمزایەکت هەیە، کە قەدر و حرمەتێکت لە ناو حیزبدا لە حکومەتە لە کۆمەڵگادا هەیە. عیبادەتی ژنیش یەکەم عیبادەت حسن و ڕیعایەتی زەوجیها و ئەولادیها. دوای نوێژ و ڕۆژ و فەرزەکەی بریتە لە جوان ڕەفتارکردن لەگەڵ مێردەکەیدا و جوان پەروەردەکردنی منداڵەکانی. ئەم دوانەیە بەخواژنی وا هەیە ئەم تەسبیحە دێنێ و دەباو تەسبیحات و باسی ڕۆژی سونەتمان لێ دەپرسێ و باسی شەو نوێژ دەکات کەچی ئەوەی ئیهما گرنگ نەبێ بەلایەوە مێردەکەیەتی. گەورەترین عیبادەت کە خوا لەسەر تۆی داناوە دوای فەرزەکان بریتە لە دڵڕاگرتنی مێردەکەت، بەدەمەوە چوونی مێردەکەت و جوان پەروەردەکردنی منداڵەکانت و بەسەر ڕاگەیشتنی منداڵەکانت بە ئامۆژگاری جوان، بە نەسیحەتی جوان، بە دەستهێنانی میهرەبانانەی دایکانە بەسەریاندا، بە گوێگرتن لە گرفتەکانیان. ئەمە گەورەترین عیبادەتە. بۆ پیاویش دوای نوێژی فەرز و دوای ڕۆژووی فەرز و زەکات و حەج خەمخۆری ماڵ و منداڵ، خەمیان لێ بخۆی لە ئەخلاقیان، لە دینیان، لە بژێویان، کاکە لە داهاتووی ژیانیان، لە کار و کەسابەتیان ئیهمالیان نەکەی، بە زمانی شیرین ڕەفتاریان لەگەڵا بکەی. ئەمە گەورەترین عیبادەتە بۆ تۆی پیاوی بەڕێزیش. ئومێدەوارم هەموو ماڵەکانمان پڕ بن لە ئارامی، لە خۆشەویستی، لە تەبایی، لە ڕزق و ڕۆزی فراوان، لە تەندروستی باش، لە دڵی خۆش، لە بەیەکەوە ژیان. خوای گەورە ئەو خێزانانش کە ئاژاوی خێزانیان هەیە یا ڕەبی خوای ئیسلاحیان بکەی. ئامین والحەمدولله رب العالمین.